هیچ نەخۆشێک لە نەخۆشخانەی ڕزگاری نەبراوەتە دەرەوە و پۆستەرە ناشرین و قەبەکانی هەڵبژاردنیش لابران. سڵاوتان لەبێت. لە بەغدا داوای ناوی کەسوکاری شەهیدانی پێشمەرگەی خۆمان کراوە. ئەگەر هیچ ڕێگرێک دروست نەبێت دوور نییە ئیتر کەسوکاری شەهیدانی کوردستانیش وەک ئەوانەی عێراق حەق و ئیمتیازی خۆیان پێ بدرێت. دەستگای شەهیدانی عێراق کە ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیرانی عێراقا هەموارێکی نوێی بۆ یاسای کاری دەستگایی کردو و دێنێرە تا پەرلەمان. ئەگەر دەنگی لەسەر بدرێت کوردستانیش دەگرێتەوە. دەستگای شەهیدانی عێراق لەسەر ئەمە ڕاگەیەنراوێکی هەیە. دەڵێت داوایان لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی هەرێم کردووە زانیاری ورد و تەواویان لەسەر شەهیدەکان بۆ بنێرن تا کەسوکارەکانیان حەقیان نەفەوتێت و ئیمتیازەکانی عێراق بیانگرێتەوە. هێشتا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دوو مانگ زیاتری ماوە کەچی هەندێک لە کاندیدەکان بە پۆستەر و وێنەی قەبا شەقام و ڕێگاوبانەکانیان ناشرین کردووە و پێشچاوی شۆفێرەکانیان گرتووە. ئەمەی بۆتان باز دەکەم حاڵی کەرکووکە. هەندێک لە کاندید و حیزبەکان حسابیان بۆ هیچ نەکردووە و بەدڵی خۆیان بانگەشەیان کردووە. بە قەراری پارێزگاری شارەکە بڕیاردرا هەموو ئەو پۆستەر و فلێکسە نایاسایانە لا ببرێن. بەشێکیان بە شۆفڵ و بەشێکی تریان بەدەستی کرێکارەکانی شارەوانی لێکرانەوە و فرێدران. تەندروستی هەولێر دەڵێت ئیشوکارەکانی نەخۆشخانی ڕزگاری لە هەولێر وەکو خۆی دەڕوات و هیچ شتێک نەگۆڕاوە نە نەخۆش براوەتە دەرەوە و نە خزمەتگوزاریەکانی ژوەسپاون. ئەمڕۆ دەنگ و باز بڵاو بووە بەهۆی نەمانی سوتەمەنی 4/9 نەخۆشخانی ڕزگاری بێکارەبا بوون و بە ناچاری نەخۆشەکان بەم گەرمایە براونەتە دەرەوە. بەڵام تەندروستی هەولێر دەڵێت باوەڕ بەو قسانە مەکەن ئەسڵ و ئەساسی نییە. سامان سلێمانی وتەبێژی فەرمانگەی تەندروستی هەولێر بە 964 وت خزمەتگوزاریەکان وەکو خۆیان بەڕێوە دەچن نە سوتەمەنی براوە و نەکارەبا و نە نەخۆشیش براوەتە دەرەوە. ماوەی چەند مانگێکە بەشێکی نەخۆشخانەکان ئۆژەن دەکرێتەوە جگەلەوە هیچیکە لە ئارادا نییە. گەرماکەی هەولێر ئەم چەند ڕۆژە تاقەت بڕووکێنە بەڵام هەرکەس گوێی لە مام محەممەد ئەمین بێت هەز بە گەرما ناکات و فێنکایی بەدڵی دادێت. عەبدولعەزیز خالند پەیامنێری 964 و بە قرچەی گەرمای نیۆڕۆ چوە ناو بازاڕ و لە خەڵکی پرسی لەگەڵ ئەم گەرمایە وەزعتان کووە. هەموو ئەوانەی قسەیان کرد حاڵیان بەدەست گەرماوە باش نەبوو. تەنیایەکێکیان نەبێت گاڵتەی بە وەزعەکە دەهات. مام محەممەد ئەمین پیاوێکی شیرین و قسە خۆشە و لە ناو بازاڕ خەریکی کاسپیە. هەرەوەندەی مایکی 964 بینی وتی ڕەحمەتان لەبێت ئەوە کەی گەرمایە ئێوە گەرمای قەدیمتان نەدیوە. وای لێ هاتبوو قەنەعەتی بە پەیامنێرەکە بکات کە گەرمانیە. حەز دەکەم لە گوێتان لە بەشێکی قسەکانی بێت. لەگەر ئەو گەرمایە کوی زۆر باشین. باشە گەرماتانی لێرە ئیش دەکەن ڕۆژانە بە تەکید گەرمامانە بەڵامەوە ویستی خوای گەورەیە گەرمامانە شکرانەی خوای دەکەین چۆکە گەرمان نەبی و سەرمان نەبی و فێنچی نەبی وەنیا ئەدەمەلۆ دروست بووینە کوردفرام و گەرمانیە گەرما ئەوەیە هێرکا لە قوونی خەتێ بەرە تۆ دەکەتە سەعردی دەبرژا ئەوە گەرما بوو با بکا گەرما ئەدی خوای گەورە ئەگە گەرمای داننێ و سەرمای داننێ و ئەتو بەرەبوومی دنیا کو پێ دەگەینی ئێوارە بۆ کاکە بەڵام بە تو برێ قەدی ناکە مرۆڤەکان ناسک بوونە بەڵگەی سارد و گەرمی ناگرن دەبی یعنی ئێستا مرۆڤ ناسک بۆ لەبەرەوەیە خەڵک بە گەرمی دەکات بەرێ مرۆڤ ناسک بووە خەر کەس بە سارد و گەرمی دەکات یان بە گەرمای زۆر دەکات بە سەرمای زۆر دەکات ئەگەر نا پێشانەکە کابرا بەرجی نەبوو بەرجی نەبوو پارەشی نەبوو ماسایی دەخوارد ئاوی دەخوارد نانچای دەخوارد بەڕاستی ئەو خواردنا قەسپی دەخوارد بەڵگی هەموو گەرمای سەرمای چی دەگرت قەنەعەتیشیە بوو بەڵام ئەو گەرمایە بوو ئەو گەرمایە بەنسبەت بە گەرمای پێشانە گەرمانیە هەگەرمانیە کا پێش کە پێشکەشی دەبینی گەرماکە لە ناوی بردیە کوڕ کاکە کوڕ نەگنە نا گەرمانیە دەتوەرە بڕۆ دەشتێ بڕۆ قەسەری بچێشە قەسەری بچێشە بڕۆ بەرمەڕان ئاوی گەرمت پێبی ئاوی گەرمیش نەبی هێبەرچش دەبە نەبی پێراوەکەش باش دەبی ئەبزازادان پێشکە لە سەسەر بندەوی وە نەوی دەبی بندەوی نەوی دەبی ئەمە گەرمایە ئەو کا گەرمایە ئەمە لە سێبەری دانیشتە بڕ ئارەقەی دەکەیەوە بایەک دێ فێنکرد دەکاتەوە ئەوە هەیە کاکە ئەتۆ گەرمانەبی ئەدی ژیان دینا بە چۆ خۆشە دەبی گەرمای ببینی دەبی سەرمای بینی دەبی مام ناوەند بی ئێوە هەم ئاقیقەی کاکە
بەڵە بەرەزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویژەوەیە کە لە حاجیاوە ئەمڕۆ دوکانێکی مریشک فرۆشی داخراوە هۆبەی ئابووری و یاریدەدەرێکی ئاسایشی ڕاپەڕین ئەمڕۆ سەردانێکی مەیدانیان بۆ حاجیاوا کردو و لەوێ سەردانی دوکانێکی مریشک فرۆشیان کردووە بینیویانە کە خاوەنی مریشک فرۆشیەکە یاخۆ ئەو کەسی کە لەوێ کار دەکات پێڵاوەکانی خۆی بە هەمان ئامێر پاک دەکاتەوە کە مریشکەکانی پاک دەکات لەگەڵ ئەوەشدا نینۆکی هەبووە سەدرێ و کڵاویشی بەکار نەهێناوە ئەمە لە کاتێکدا پێشتر چەند جارێک لەسەر ئەم کردوانەی ئاگادار کراوەتەوە کە دووبارەی نەکاتەوە بەڵام ئەمڕۆکە هۆبەکە ڕۆشتونەتە ئەوێ بینیویانە سەیرەکەن پێڵاوەکانی بە هەمان ئامێر پاک دەکاتەوە کە مریشکەکەی پێپاک دەکات لە ئێستایا دوکانەکەیان داخستووە پێبژاردننیشیان پێ کردووە و ئاگاداریان کردووەتەوە ئەگەر جارێکی تر ئەم کارانە دووبارە بکاتەوە دەدرێت بە دادگا. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.